من مفتی پێنجێنی کاتێک کە خانەقای بیارە جێهێڵێ زۆرێک لە دژەکانی مفتی لە ئەمڕۆشا پێیان وایە هۆکارەکەیەوەیە کە نەیتوانی وە خوێندنی حوجرە تەواو بکە یاخود نەیویستوە خوێندنی حوجرە تەواو بکە. بەڵام بە پێچەوانەوە کەسێکی وەکو نەجمەدین مەلا لە ژینی ژمارە 1258 لە ساڵی 1956 ساڵێ مفتی مەلا عەبدوڵڵا لە ناوچەی پێنجێندا خوێندنی تەواو کردووە. کەواتە مفتی هەموو قۆناغەکانی خوێندنی فەقێتی بڕیوە لە قوتابێتیەوە هەتاوەکو مستعید و سوختە و هەمووی تەواو کردو و مۆڵەتی مەلایەتی وەرگرتووە. بەڵام لەو سەردەما باو بووە کە زۆرێک لە مەلاکان لەسەر ڕەنجی شانی خۆیان نەژیاون، بەڵکو لەسەر سەرفترە و زەکات و ئەو خێر و خێراتە ژیاون کە لە خەڵکیان وەرگرتووە. بۆیە مفتی دژی ئەمە بۆ بەڕاستی مفتی هەوڵی داوەکە لەسەر شانی خۆی بژی، هەوڵی داوە خۆی دوکانێک بۆ خۆی دابنێ، کارێک بۆ خۆی بکاوەک چۆن مەلای گەورە بە زەرعات و کۆمەڵێک شتەوە سەرقاڵ بووە کە بتوانێت ژیانی خۆی پێدابین بکە. بۆیە مفتیش کاری هەڵبژاردووە، دوکانداری هەڵبژاردووە، ئیشی هەڵبژاردووە، نەک لەسەر گیرفانی خەڵک، لەسەر شانی خەڵک بە زەکات و سەرفترە و ئەم جۆرە شتانە بژی.